بوتي الله سبحانه وتعالى جزيرة عربية هالبجات رسول الله تيا بنيره يعني بوتي بون منا سليماني الله بجات بوتي بون منا نيويورك الله بجات بوتي مكي هالبجات جزيرة عربية هالبجات أنا ما خالك يقرن قابل بيزاني لبرشن خاله يكم يان جزيرة عربية أكويتا ناوراسي همو حضارتك يعني فارس وروم لم سروا لو سريوتي هند وصين لم لاوي وأوروباي غربيش دولاوي وأوروباي بابلين شماليش دولاوي ودولة كان عربيش كهبون دولة إقليمية كان باسمان كردن هم يبتشوار دوريابو بويا كوتا شقيانو بانجوازيش لسر زاوية لتشقي زاوية ودس بيبكا بهمو لا كابلا وبيتو لسوشي كوبيا درنگا غاتا وسر بس كلا ناورا ابو بهمو لا زوبلا وبيتو امشي كلا خالق كان شوينكي استراتيجي شقي زاويبو بانجوازيش ليو دس بيبكا امكانيتي هي بقاتا همو جيغاك جولي تشاكي به وبهمو جيغاك اغا وبزورترين كسكا ما خاليك خالي دوم همو امتكان لسر زاوية كتابيان بوروشتو پیغمبریان بۆ ڕۆشت بوو فەلسەفە لە ناویانە بوونی هەبوو بەڵام عەرەب ئێستا باسمان کرد نە کتێبی هەبوو نە فەلسەفەی هەبوو نە تاریخی هەبوو نە هیچ شتێکی هەبوو کەواتە فیترەتیان چۆنە پاک هەرچێکی بۆ بنێری جێ بێتەوە باشە ئێستا جامێک پڕ بێ لە ئاو ئەگەر تۆ ئاوی تر بگرێ بێ چی بکەی بەتاڵێکی تۆن جاتێکی وا بەسەرەوە نایگرێت وی ئەوان دەرونیان و مێشکیان خاڵی بوو حاضر بوو بۆ وەرگرتنی ئیسلام کە هات لەوانەیە ئەگەر بڕۆشتایە بۆ ڕۆمەکان یاخود بۆ فارسەکان ئەوان دینی تریان هەبوو حەضارەتی تریان هەبوو ثەقافەتی تریان هەبوو فەلسەفەی تریان هەبوو سەیریان کردە پێکدادانی هەیە لەگەڵا وەریان ناگرت بۆیە ئەگەر بێت و کەسێ خاوەنی بیرێک بێ بیرەکەی لابەی ئەنجا بێدە تازەکەی فێرکەی باشترە یاخود کەسێک کە هیچ بیرێکی نییە یەکسەر بیرە تازەکە فێر کامیان خێراتر جوابێتەوە کامیان خێراتر فێرە بێ کامیان باشتر وەریەگرێەوەی کە جارێ هیچی تیانی و کە یەکسەر بیرە تازەکەی تێکی بۆیە زۆر طبیعی ئەوەی کە بوو لە خاڵەکان کە ئەوان تێکەڵاوی هیچ حەضارەت و هیچ با بڵێین فەلسەفەیەک نەبوو بوون مێشک و دڕ و دەرونیان کراوە بوو ڕاستەوخۆ یەکسەر ئیسلامی وەرگرت ئێستاش هەر لای خۆمان کەسێک کە با بڵێین لە هیچ گروپ و حیزب و تاقمەکانیە باسی تەوحید و سنەتی بۆ بکە یەکسەر وەریەگرێت یەکسەر لە دڵیا جێگیر بێت بەزەو کەسەی خاوەنی گروپی خۆیەتی تاقمی خۆیەتی جارە بێەوە لە مێشک بێت دەرەوە تيبقيني كان أبي وابي أما قمرائية أبي بيتو سر كتاب السنة وتوحيد السنة جماعات سلف ورقدي طعامة أيوه زورية شو هزاران شبهيه وهيجنا به أما دنيا ميجوي كان صالح خوي ضرب صفر كا أو يتو ورقدي ليك ودس بكاتو هو كارثة برأس يعني بون منارم بالصالة لنا ودعوة مثلا منها ملابة مبيع ما يتو ورقدي مواري ناقر هو تكبره شو 2000 صالح اشتيا أبو بيتشي حق هاتوا به قبولك وابي وازل بطال بيني اما خالد دوم اوان درونو مش كان باق بو كراو بو بورقتني او دعوه بعساني خالصهم نيو دورغي عرب دور بو لمركزي هيزي دولة قوركانو يعني بيان ويستابي بغانو دسيلي بوشينن نار حدبون بون منك سرابي ويستا لشكريك بنيري لا پایتەختەکەی خۆیەوە پێچوو تا گەشتنی وە دوورگەی عەرەب وەلەو بیابانە بە هیلاکە چوو بۆیە ئاسان نەبوو دەسی لێ بوەشێنێ لە جێی خۆیان داوەکە بکوژێنێتەوە عینەن شت ڕۆمیش نەیانەتوانی بە ئاسانی پێی بگەن دەسی لێ بوەشێنن داوەکە بکوژێنەوە بۆیە تا ڕادەیەک داوەکە حڕیەتی خۆی وەرگرتە بوو لەوێ داوای ئیسلامی کە رەسوڵ الله صلی الله عليه وسلم قیادەیە کرد نەیانەتوانی بە ئاسانی پێی بگەن هێزە جیهانیەکانی ئەو سەردەمە لەبەر ئەوەی بە درێژایی مێژویان گرنگیان نەدابوو بەو مەنتیقەیە بمنطقه كي بيكل كان زانيان زوربي بيابان ودشت نامانه لبر أوا هيج مركزي كي هزيان لتشواردوريني ودورجي عربي نبوها تاوكو بتوانن بأساني دعوة كبوكجين ولا نايبر هو خالصة طبعا ما ناش أم خالانا أمي الله جل جلاله خوي ريكي خستوا أوابع ونالين كسيك الريكي خستوا خالص مادام أهلي جزيرة عربي داب راب لهمو نتوكاني تر همش داب راب لهن لبازرگاني أنا بوانا أنا بيني اشتقنا بناوي سياحة أو بابتانا بكوان كاتو اشتقنا بناوي خدماتي بلقل قومية كاني تركوان كاتو اشتقنا بناوي مصلحة برجواندي بكوان كاتو يعني سيركي غساسين كانوا سيركي مناذير كان كعيدي فارس ورمبون نزيق بون لفارس ورما بويا برجواندي هاو باش يعني بكوبون ولا قال يعني بلام نيو درجة عربي لهم يدوروا
لەگەڵ کەسیان کۆ نەبوو بۆ هەتا وەکو کاریگەری ئەو حەضارەتەی لەسەر ئێمە دەرس پێش و باسمان کرد هەندێک لە عەرەب بەچی مەجوسیەت هاتە ناویەوە لە بەرەوەی نزیک بوو لە دەوڵەتی مەجوسەوە هەندێکی بەچی نەسرانیەت هاتە ناویەوە لە بەرەوەی نزیک بوو لە دەوڵەتی ڕۆمەوە بەڵام نێودورگەی عەرەب بۆ هیچی نەهات بوو دوور بوو لە هەردووکیەوە بۆیە کاریگەری فکری هیچ کەسێکی تریان بەسەرەوە دیار نەبوو جامە پێوترێت تەلەوثی فکریان پیس نەبوو بوو بە هیچ فکرێکی تر لەو حەضارەتانەی چوار دەوریان خاڵی پێنجەم یا شەشەم پێنجەم عەرەب لەسەر کلتوری خۆی ما بووەوە کە نزیک بوو لە کلتوری ئیبراهیم عەلەیه السەلام زۆربەی لەو وەرگرت بوو يعني ئەو کلتورەی لەسەری بوو هەر ئەوە بوو کە لە دینی ئیبراهیمە وەریگرت بوو بەڵام ئەوە بوو هەندێکی گۆڕی بوو کوفر و شیرکی تێکەڵاو کرد بوو ئیگنا ئەوەی تیاما بووە دینی ئیسلامیش کە هاو میلەی کێ دینی ئیسلام خۆی میلەی ئیبراهیمیە بۆیە ئامادەکاریەک لە دڵ و دەروون و ڕۆحیەتیانە هەبوو بۆ وەرگرتنی بەسێرەکەی وەریان گرت ئەمە خاڵی پێنجەم خاڵی شەشەم کۆمەڵێک خوو تەبیعەت هەبوو لەناو عەرەبە لەو کاتەیە لە نیوە دورگەی عەرەبە کە یارمەتیدەر بوو بۆ بەهێزبوونی ئیسلام بۆ نمونە ترسیان نەئەزانی عەرەب ئەو کاتە ترسی نەئەزانی چییە بەڕاستی جەنگاوەر بوون و هەندێک جار ئەبوو بە شەڕیان لەگەڵ فارس و ڕۆم پێش ئیسلامیش دەستی چاکیانەوەشان لە فارس و ڕۆم وەکو باسمان کرد دەستیانەوەشان لە ڕۆمەکان دوای لە بیابانە خۆیان و نەکرد بۆ هەن نادۆزرانەوە ئەگەر بش هات نایەتە ناو بیابانەکە ئەمان ئەهلی بیابانەکە بوون شارەزای بوون کون و کەلەبەریان هەمووی ئەزانی تیانەکەواندن بە کەمین و لە ناویانە بردن بۆیە کە دەستیان لێەوەشێنرا ڕێک فارس و ڕۆمەکان ئەزانی بچنە بیابان تیا چون ناچون یەک جارە چن فارس یەک جارە چێتە بیابان بۆ هۆزێکی عەرەبی بەس تەفروت و نابێ هەموو لەشکرەکەی لە سەتا هەشتای لەشکرەکەی کوژێ لەو بیابانە دەرناچێ نایڵم دەچێ دوو هۆزی عەرەبین نایڵم دەچێت تا هەمویان لە ناوە ئەوەیە دوا ئەوە تا فارس لەشکر پێکەوانێتەوە ئیسلام دێت و لەشکری سەحابە گاتە سەریان و لە ناویانەما بۆیە ئازایەتی لە ناویانەما بووە و معلومی شە فتوحاتی ئیسلامی بە جیهاد و بە شەڕ دەستی پێکرد پێویست بۆ ئازایەتی ئەو جەنگاوەریە پێویست بوو چاو نەترسی لە ناویانەما بوو نەئەترسان لە هیچ شێ يعني کاتێک کە هاتن بۆ لای خالید هەندێک لە عەرەبەکانی عێراق یان چۆن شەڕ بکەین لەگەڵ ڕۆمەکان کە ئەوان ئەوەندە باڵایان گەورەی و کەڵەگەت نوێمەش بچکۆلێن فەرمی ئەوان بە جسم ئاوا گەورن باڵان و هەیکەل نوانە ئیگنا بە ئیمان هیچ نین ئێمە بە ئیمان گەورەین بە ئیمان هێباتەوە و یەکسەر قەناعەتیان کرد کە شەڕیشیان کرد توانیان ڕۆمەکان تێک بشکێن و لە ناویان بەرن بۆیە بەڕاستی ئەمە گرنگ بوو ئەو کۆمەڵە سیفەتە کە لە ناو عەرەبا ما بووە بۆ سەرخستنی ئیسلام و بۆ گەیاندنی بە شەرق و غەرب خاڵی حەوتەم لەناو جەزیرەی عەرەبە لەناو هۆزەکانە ڕێزگرتنی گەورەکانیان هەبوو هەرچەنە هەمویان کۆنە ئەبوونەوە لە یەک گەورە بەڵام خەڵکی هۆزێک لە قسەی سەرۆک هۆزەکەی خۆی دەرناچوو ڕێزی لێگرت ئەمە مایەوە تا ئەڵڵا جەلە جەلالوه ڕەسوڵ الله صلی الله علیه وسلم هەمویانی کرد بە یەک و هەمویان بوون بە خاوەنی یەک گەورە ئەوەش زۆر گرنگە یعنی گەورەیەک هەبێ هەمووی دوایکەوێ کە لەناو فارس و ڕۆمیش ئەوە نەبوو حتا هەندێک لە جەنگەکان کە مسلمانان بردیانەوە لە فارس و ڕۆم تەناقوضیان دروستە کرد لە نێوانی قایدەکانیەوە کە هەبوو بە کێشەیان دوو قاید ئیترەمان زاڵە بوون بەسەریان بەڵام ئەوان ئەو شتیان تیان نەبوو شتی وانە بوو قایدێ ئیغڕا بکرێ بکڕێ ئاشتێ لەو بابەتە بە هیچ شێوەیە هەمووی لەسەر یەک دڵ بوو کە ئەچوویە ناو معرەکە و ناو جەنگەوە